کۆتایی کاری فستیڤاڵی فیلم و فۆتۆی ژیاری بانە بەم هەڵپەرکەیە. کۆتایی فستیڤاڵ بە باشداری بەرپرسانی ئاست بەرزی پارێزگای سنە دەرفەتێک بۆ باسکردنی کەم و کۆڕی و داواکاریەکان. من لە وڵاتێکدا دەژیم کە وڵاتی شەجەکانە. بۆ نمونە چوار وەرزەکە ببینە لە نێوەڕاستی بەهار بەفر دەبارێ یا بە پێچەوانەوە. چلستونمان هەیە، بێستونمان هەیە، فیستیڤاڵمان هەیە، سینەمامان نییە. لە کۆتاییدا ڕێز لە زەحمەتەکانی بەڕێوەبەرانی فستیڤاڵ گیرا، دواتر براوەکانی بەشە جیاوازەکان ڕاگەیەندرا. خەڵاتی فستیڤاڵ و هەروەها باشترین دەرهێنەر هاوبەش پێشکەش دەکرێت بە دوو فیلمی نسار و ڕەش و سپی. فیلمی کەوچک بەرهەمی جەلال وەیسی خەڵاتی فیلم نامە و لێکۆڵینەوەی بردەوە. حسێن قوچیان دەنگ هەڵگری فیلمی ماڵی مێرولەکان و خەڵاتی باشترین موسیقی فیلم بە شەهاب متەقەفیر بۆ دانانی موسیقی فیلمی گاما. فیلمەکانی وەحزەبان، وێنە، نسار، ئەشکۆ، باشتێک دەڵێ و ڕەش و سپیش خەڵاتیان بردەوە. شەو بۆ سلێمانی و محەممەد ڕۆستەمزادەش باشترین ئەکتەرەکان بوون. بەڕێوەبەران فستیڤاڵەکەیان بێکەم و کۆڕی دەزانن. فستیڤاڵێک کە نیشانیدا فیلم سازە کوردەکان چیان پێیە؟ لەلایەن بابەت و چیرروکە و هێشتا جگەماوە بە تایبەت نووسەرە کوردەکان زیاتر سەرنجڕاکێشن لە دەوروبەر خۆیانە چیرروک بە جوانتر ئەتوانن هەڵبژێرن و باس بکەن، بەڵام بە نسبەت کوالیتە و ستاندار تکنیکەوە بەڕاست گەیە بە ئەو ئاستا کە بتوانین ڕقابەتمان بێت لەگەڵ دەرەوەیە وڵات. لە بەشی فۆتۆدا پەرویز ڕۆستەمی، جەمشید فەرەجوەند و شەهاب نادری خەڵاتی فۆتۆیان بردەوە. کارگاکانی پەراوێزی فستیڤاڵ کە لە ڕۆژانی فستیڤاڵەکەدا چالاک بوون، شوێنێک بۆ فێربوون و گۆڕینەوەی زانیاری و بۆ چوونەکان. هەر ڕۆژە و کارگەیەک لە بوارە سینماییەکانەوە تا فۆتۆگرافی. ناتوانێت کارگێکی فێرکاری بێت بەو مانایەکە وەکو وەرکشۆپێک ماشای بکرێت، بەڵام ئەتوانێت وەکو دەرفەتێکی گرنگ بێ بۆ چالاکانی بواری وێنەگری و فیلمسازی. لەو سۆنگەیەوە کە کەسانی شارەزای ئەم بوارە لە ئێرانە کۆبوونەتەوە و دیدار و گفتوگۆی ڕوودەڕوو ساز ئەکرێت. ئەمە نۆیەمین فستیڤاڵی فیلم و فۆتۆی ژیار، بەڵام یەکەم خولی لە بانە. فواد حەقیقی، ڕووداو.